ویستیشمان تەجاوزی جوێکی با بڵێن خەمناک و ئەوانە تەجاوزکەین بۆیە نەماخستە جژنەوە بۆی خەڵک سەرقاڵی یادەکانی خۆی بێ ئەمە یەک دووش کانشان خۆشی بڕای بەچلەوە جژن ئەو جۆرەشان نەبوو نەشوان ویست خەڵک با بڵێن دابڕین لە یادەکانی خۆی بۆنەکانی خۆی بەسەرکردنەوەی خزم و کەسوکار و شەهیدەکان یان مردوەکانی خۆی تا ناوی دەنین یادێک بۆ بەڕێز نەوشەوان ناوی یادی نەوشەوان مستەفایە بۆیە ئەم وەختەشمان دیاری کرد دیارە چەند چالاکیەکە بەرەبیان هەر لە سعات 8 چالەکان دەستی پێکردووە لە پارکی هەواری شار دوای ئەچنە لای زانکۆی سلەیمانی اینجا وەکو خۆت ئاماژەت پێدا یەتە ئێرە سعات دەنیە سعات 11 مەسەلەی ئازادکردنی باڵندەکان بێجگەلەوەی کە پرۆسەکە بریتە لە هاتنی خەڵک و ئێمەش لە پێشوازێکی گرمیان نابین بەوەی کە لەسەر ئارامگەکەی گوڵدانێن و لەسەر ئەو بابڕی مەنەسەی کە لە خوارەوە دروستمان کردو مۆم داگیسێن ئەوەش مەبەستێکی تیالەوەی کە قەڵەباڵغەکە هەمووی نەیەتە سەر ئارامگەکەی بۆیە جامان کردوێتەوە سەری ڕێز و نەوازشم بۆ ڕۆحی پاکی کاک نەوشیروان نەوی ئەەکەم ئەمڕۆ ئەم یادێکی نیشتیمانیە و ئەوەی تەنیا کەوتۆتە ئەستۆی هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان بە ژن و پیاوە پێشکەشکردنی خزمەت گوزاری و پێشوازی لەو میوانانەیە کە لە یادی ماتەمینی ڕۆحی نەوشیروان مستەفادا بەشداریمان ئەکەن ئەمڕۆ ڕۆژێکە بۆ خەڵکە و خەڵک بۆ خۆی دێ بەشداری ئەکا لە هەموو چالاکیەکان و چالاکیەکان بەڕێوە ئەبات دیارە هەموو ئەو چالاکیانەی کە لە سەرەتای سعات 8 ئەم بەیانیەوە دەستی پێ کردووە هەموو ئەو چالاکیانە ئەتوان بڵم چالاکی سیمبولی بۆ ئاشتی بۆ ئارامی بۆ ئاوەدانی بۆ ئازادی بۆ بەکەلتورکردنی خوێندنەوە بۆ هەموو ئەو دیدگا و پەیامە جوانانەی کاک نەوشیروان کە هەموو تەمەنی خۆی لە پێناوی دادانا لە وڵاتێکی موئەسەساتی لە وڵاتێکی سیستماتیک لە وڵاتێک کە ئارامی و خۆشگوزەرانی بۆ تاکەکان بگەڕێتەوە بۆیە ئەتوان بڵم هەرێکێک لەو چالاکیانە تعبیرێکە لە دیدگاکانی لە پەیامەکانی بۆ بەرزڕاگرتنی دیدگا و پەیامی ئەو ئێمە هەوڵمان داوە سەرجەمی چالاکیەکان ئەو چالاکیانە بن کە چالاکی ناوازە و تایبەتن بە ڕۆحی ئەو تایبەتن بەکار و کردەوە و هەڵوێستە جوانە نیشتیمانیەکانی ئەو